دەم باش حەڵن هێژە هونچوانن باشن هێویدارم هون هەمی ساغ و سەلامەت بن ڕۆژێکی خۆش ژۆرە دەخۆشم ئەم دیسان لەسەر مژارێک و بەرێمە لەسەر ئاخەفتە بوو بگەرێن کو لە سلێمانیە دەردەکەون هۆلێ و باندۆرێوان لەسەر داهاتویە کوردستانی چ دەبە ئەم بەحسا وێ دیکەن هەروەکی کو هون دەزانن ڕۆژ بەڕۆژ لە سلێمانیە بۆمبا دەبارن یعنی ژعالیەکی درۆنێن تورکیا بۆمبایان دەبارێنن ژعالیەکی دنێژی دەناو یەکێتیەدا بۆمبایان سیاسی پرتێن باراندن یعنی دەنەبەرە ماڵباتە تاڵەبانی و پۆلیت بیرویات یەکێتیەدا مرۆڤ لێ دنەڕێ پێشکەتنێن عجایب هەنە بێگومان ئەو پێشکەتن ئالیێوانی ئازادیە چاپەمەنی و ئازادیە گوتارێ هەیە لێ ئالیێوانی سیاسی و استراتیژیژی هەیە مرۆڤ نەکارێ یەک ئالی بگرێ و یەک ئالی بەربدا هەردوو ئالیان گەرەک مرۆڤ بە هەڤرا بگری دەست لە سەروەیەکێ نرخاندنێکی بکەم یعنی دەدەمێکی دایەک و ئەم دەبینن لە هەڵبژارتن هەنا و ji bo vê hilbijartinê pir kar hatiye kirin pir kar têkirin û di vê hilbijartinê de yekêtî îddiayê wê dike ku balansa siyasî yani piştî sala 1992 ji aliyekî û piştî wê jî gavek û şerê navxweyî bedawî dibin yekêtî û pedeke li hev dikin betaybetî jî piştî rûxana rejêma Seddam ku ew balansa 1992 henekî guhirtin têda têkirin pedeke dibe birayê mezin yekêtî dibe birayê biçûk yekêtî û Mam Celal dişînin Bexdayiyê Kurdistan ji xwe re dibin û ew balans jî niha yekêtî îddia dike ku ew ê bigorînin me di bernameyên berê de got bafil Talebanî çi dibe bila bibe tu dikarî jî rabêjî diktatör tu dikarî jî rabêjî ku kultûra herêmê û kultûra Kurdistanê û heta kultûra bajarê xwe Silêmaniyê jî baş nas nake tu dikarî hemiyan vane bibêjî bêguman rastiyên xwe hene lê hinek pêngavên stratejîk tên avîtin û ew pêngav ez bawer kem ne tenê قوت و قدرتا بافیل طالبانی نشان داده و نه تنها قوت و قدرتا یکیتی پارچه ضعیف به اراده کریجی نشان داده دوی در دهنک بالانسین در و هریمی جی هنم رو گارک وانا برچاوان در باز بکم یعنی لبنان پشتی کو مام جلال نخوش کتی بتایبتی جی دما رفراندوم ده بافیل طالبانی دردکەوە هۆلێک و بەریا دەمەکو مام جلال ساغ بوو نەبوو ژبووی کو مام جلال لەگۆری هەنێک گوتنێن حتا دەردۆرێن یەکێتیەژی مام جلال بافیل طالبانی ژی یەکێتیە و لە سلێمانیەژی دوور خستە بوو یعنی شاندە بوو بەریتانیایە جێک و لێ مەزن بووە ژبووی کو بافیل طالبانی هەنێک پێنگاف داویتن هەنێک تش داویتن زەرەر لە شخصی مام جلالژی دان لێ پشتی کو مام جلال نەخۆش کرد ئیدی مەجبور ما ئەو میراث بێ بەڵافکردن لەسەر کی بێ بڵافکردن ئەو میراث یعنی حت نە لە گۆری یەکێتیە لە گۆری پەدەکێ زێدەتر پەدەکە سیاسەتێکی وسا هەیە لە کوردستانی دەخوازە هەمی پارتیان بکێ پارتیان ماڵباتی نەتەنێ یەکێتی پارتی سۆسیالیست دەبێ پارتیان دنێ دەبێ گۆران وسا کرد یەکێتیژی وسا کرد و حتا خواز دەناوە پەکەکێداژی وسا بکە یعنی بدەناوە پەکەکێداژی پشتی بەرێ عوسمان ئۆجەلان هەبوو هون دەزانن لێگاڤک و عوسمان ئۆجەلان پەکەکێ دوور کرد ئیدی سەرکردایەتیا پەکەکە یا نو یا وێ دەمێ هەڵوێستن تندینان و مامجلا ایدی عثمان ئۆجەلان مجبور بە چوو جەم مام جەلال ئانجی چوو هەرێما دوکان کولەبن دەسەڵاتداریە مام جەلالدایە لێ پشتی مرنا عثمان ئۆجەلان بە کۆڕۆنای مر ئیدی مەدیت لە ناڤە پەکێکێداژی هەولێک تێداین کو هەنێک فیگوران لە ماڵباتە ئۆجەلان دەرخەن ژخوا بەرێ بە ئیزنا پەکێکی حتا بە ئیزنا ئۆجەلان ژی دوو فیگورێن کو بەرێ هەبووناوان لە ناوەوەی حرەکەتێدا نەیە سڤیل نەیە چیە نەیە عسکەری و نەیە دیپلۆماسی و سیاسیدا قەت نەبوویە لێ دیسانجی دەرخستن پێش ئەوژی دیلبە ئۆجەلان بوو کەچکە فاتمە ئۆجەلان یعنی کەچە خوشکە ئۆجەلان یەکژی کوڕێ برایە وێ بوو کوڕێ محەممەد ئۆجەلان عومەر ئۆجەلان بوو vê dumayê ji bo ku Umer Öcalan nêre di çend salên bi hurtî de pir xwastin êdî wî derbixin pêş ew jî bi Twîtterê xwe xîtabetê xwe popülîst yanî popülîzmek dikir ku ecayib bû
حتى او قال لك كسان دقو قالوا او عمر اوجران كتابك ابي خو خوينديا نخوينديا ندا برسي فام كريا فام نكريا قالوا خوينديا انجي نخوينديا دور داجي برس دهات نكر ل امرو لدنا رساله كسالوني وكا عمر اوجران وكي كوبيجي هاتي اقدار كرن قوي هاتنا كشاندن وخويا ديكاكو حركه جفي بيلاني اقداره لدنا با يكتيدا ئیدی مرۆڤ نەکاری ببێژی بەبێ خواستەکە پەدەکێ پارتی بۆ پارتیا ماڵباتێ لێ دەوردا ئیدی ئەوەک هەبوو دابشکاریەکی وسا هاتکردن ji بۆی ku demak û hêjî Mam Celal hinekî sax bû ji bafêl Talebanî zêtir Lahûr Talebanî kesekî aktiv bû di nava saziyên emnî de saziyên istixbaratî de ku şera dibêjin saziye zanyarî dezgehê zanyarî û bi Emerîkiyan re li Rojava de li şerê Daişê de zêdetir Lahûr dihat dîtin Lahûr wek kesekî yekemîn ya yekîtiyê jî dihat dîtin û di hilbijartinan de bi duruşmên xwe şiarên xwe radîkal karî bû bi taybetî jî li Kirkûkê deng û cemawir û kîtleya yekîtiyê biparêze lê ئیدی ڕۆیەک هات ئەو دوو پسمان بە هەڤرا ئیدارە نەکردن ئیدی حکایەتێک چیرۆکێک چێکردن لاهور شێخ جەنگی تاڵەبانی ji دەسەڵاتداریە دوور خستن و مرۆڤ دەکارێ ببێژی لە بناوێ ماڵە مام جەلالدا لێ ماڵە ئیبراهیم ئەحمەد یعنی خەزوورێ مام جەلال ماڵە هێرۆ ئیبراهیم ئەحمەد هاوژینێ مام جەلال زێتر بوون دەسەڵاتدارینە حاجی لطیف رشید ئیدی کو هاوژینێ شاناز ئیبراهیم ئەحمەدە ئەو سەرۆ کۆمارە شاناز ئیبراهیم ئەحمەد بەخوا ڕۆڵاوی هەیە لە مەزنکردنە بافێڵ و قوبات تاڵەبانیدا ئەو بەخۆ ئەو مەزنکردنە لە بەریتانیای من لە بەرنامەیە پێشێدا گوت یعنی بافێڵ و قوبات زەیدەتر ji Mam Celal باندۆرە ئیبراهیم ئەحمەد و ماڵە ئیبراهیم ئەحمەد لە سەروانە لۆماژی ئیدی تشتێکی وساکردن کو لاهور شێخ جەنگی دەربخەن ji بۆی ku لاهور شێخ جەنگی وەک ماڵباتە خۆ نەدەدیتن ji خۆ شێخ جەنگی و Mam Celal دوو برایەن حەقیقی نینە یعنی زڕ برانە دیاوان جودایە ئەس باوەڕم ئانجی باوەڕان جودای بەڕاستیش نزانم کیژان جودای لێ ئەو نینە یعنی وانە وەک ماڵبات نەدیتن و دەوێت دەمێدا مەدیت ku کودەتایەک دەربێک لە سەروان هاتکردن و لاهور شێخ جەنگی دوور خستن دەوێت دەمێدا ئیدی مەلا بەختیار هەبوو بەریە ku وەرم سەر مەلا بەختیار ئەس دەخوازم تشتێکی دنێ ببێژم بێگومان لاهور شێخ جەنگی هەڵوێستەی پڕ ڕادیکال بوون و پڕ گێنج بوو گێنجی پڕ ڕادیکال حیساب ji aliyê muhafazekar ya yekîtiye nekird bafêl jî nake lê bafêl henekî xuya dike destek li pişt wî heye hinek kes şêwiriyê pê dikin hinek bi aqilî pêngav bi pêngav dixwaze aliyên muhafazekar aliyên ku dibêjin em li çiyê bûn me bi bîksî şer dikird gava fîşekê me nediman me berû dihawîtin eskerê dijmin me 22 helîkopter bi rojekî dixistin xwarê îdî me wir dastan tomar dikird em dostê Mam Celalin ez hevalê Mam Celal ez hertim li kelekê Mam Celal bû yanî vana li cem bafêl jî li cem qubat jî yek quruş pare nakin ez ji wara bêjim lê henekî Lahûr di dema xwe de henekî ecele kir yanî malbata Kosret Resûl ئیدی ئێدنێ هەمیان یعنی من ناوی کۆستات ڕسوڵانی ji بووی ku یەک و هەری مەزنە یەک و دەواری عەسکەریدا هەری بەهێز بوو هەمووانە هێدی هێری دوورخستن یەکێتی دوورخستن پاسیڤکردن بێکاریگەرکردن گاڤە ku وانە بێکاریگەرکردن سڕاحات ئەوێ لاهور بخۆ دەما ku سڕاحات لاهور بخۆ مەلێنەری دژمنێن لاهور دە ناوە یەکێتیەدا کەسی پشتگیریە بافێل تاڵەبانی نەکرد یعنی دەگوتن مام چ بکەن هەردوو دخوازن مە هەفتوو دەرخەن ئەم چما پشتگیریە یەکی بکەن لە دژی یەکی دنێ یەک و تەنێ پشتگیری کرد مەلا بەختیار کیە مەلا بەختیار ئەندامێ پۆلیک بیوریە یەکێتیە و خەزوورێ بافێل تاڵەبانی یا بەرێ یعنی کەچکە مەلا بەختیار هاوژینە بافێل تاڵەبانی بوو ئێدی نەها ئەو هاوژینتی ئەو نیکاح نەمایە ئێدی ji هەفتوو جودا بوونە ئەو پرسگرێکژی هەیە بێگومان وێ دەمێ مەلا بەختیار بەردەوام خواخودی وێ دەڕبێ وێ کودەتایی دەدێت و دیپلۆماسی چێ دەکرد پرۆپاگەندە چێ دەکرد دەچوو جەم هەر کەسی دەگوت پشتگیریە بافێل تاڵەبانی بکەن لە دژی لاهور گەرەک ئەم لاهور بە تەمامەتی تونە بکەن حتا دوور بخەن ji سولەیمانیە ئیدی ئەو تێرێ نەکرد داویە چوو حەکایەتێک چێ کرد و قاش و ژەحر دانەوی
پاشۆ لاهور شێخ جەنگی ژەحردایە مەلا بەختیار و چوو هات و چۆ ئوردونێ و راپۆرتن سەختەهانین و چوو ئەڵمانیای و داویە دەرکات لە دیسکۆتێکێکی لە باڕێکی لە ئەنتالیایە فۆتۆڕافێوی دەرکەتن هۆلێ فلیمێوی هاتن دەرکەتن هۆرێک و بە مەیجێڕ و بارجێڕێن تورک بە زەلامان ڕادانس دەکەن شتێکی بساژی دەرکەتەوە لێ دیسانژی یعنی ئاو نەبوو سەدەمکو ئەو بکارە بە خۆششیرن بکە لەجەم بافێ بێجان لەڤردا دوو فاکتۆر هەنا ڕۆڵ دیتنە یەک پشتی وێ بافێڵ هاوژینیا خۆ جودا دەبە یا دنێژی مەلا بەختیار بەرێدا دەمەکی درێژە یعنی دەستێکی لینکێکی لەناوە یەکەتیە لینگێ دنێت لەناوە پەدەکیە دەدەما ڕێفراندۆمێدا فاکتۆرە هەری سەرەکی دەناوە یەکێتیەدا و پرۆپاغەندەش بۆ ڕێفراندۆمێ دەکرد دیسا مەلا بەختیار بوو لە بناوێ یەکێتیە نەتەویدا و یەکێتیە و برایەتیە بەردەوام زەخت لە یەکێتیە دەکرد و برا بچووکتیەش بۆی ماڵباتە بارزانی قبول بکە دیگە لەک تشتێن وسە دژایەتی کردنا بەغدایە دژایەتی کردنا شیعەیە ئێدێ بە ئاڤایەکی نەڕاستە ڕاست بژگیری لە میحوەرە تورکیا و سونیان دەکرد لەو ماژی مەلێنەری ئێدی هێدی بافێڵ مەلا بەختیارژی دوورخست دیگاوەکو مەلا بەختیار دوور کرد بە تایبەتیژی دەوان ڕۆژن دومایەدا مرۆڤ لێدنەرێ بەردەوام لەسەر کەناڵە کوردستان 24 یا مەسرور بارزانی دەردەکەوێت هەر کەس دەزانێ ینی مەسرور بارزانی بەریاک و ببە سەرۆک وەزیر کەسێکی استخباراتی بوو يعني جغيني استخبارات وامنيات تشتك نكريه دنابا بدا كذا وك نيتشيرنينا نيتشير هنكي بعمري خو مزنترا وبجنجت يا خو رؤيك دو روزان جيبه تشي يعني تشي وقليشك دستي خو برتي وفلانو بيوالي مسرور او نكريه مسرور تاني لامريكا الى زاني قهر خوين ديو وهاتيا كردستاني ولا سردستان هاتيا مثلا كل كردستان جدا زيد تركسكي امني بويا شغيني امني يعني حتى نهاجي منطاليتي مسرور بارزاني تولي بنري منطاليتي كي استخباراتي وامنيه نك منطاليتي اداره كرنيه دواري اداري دا هەنێکی خاڵێنوی لاواز هەنا مرۆڤ دبینێ نەکارە بە کەسی ڕاکار بکە نەکاری بە دەردۆری خۆڕا کار بکە نێچیروان وان تشتانە هەنێکی باشتر دەکرد بەمام جەلال ڕائیدارە دەکرد بە بەرهەم ساڵحرا ئیدارە دەکرد بە نەوشیروان مستەفاڕە ئیدارە دەکرد بە ئیسلامیان ڕا ئیدارە دەکرد دەستێکی مەزن دەناو ئابووریا ڕەجەب تەیب ئەردۆغاندا هەبوو خوا وەک کادرویەکی ئاک پارتی نیشاندا لێدا هەمان دەمێدا هەمی کەناڵ و پەیوەندیان خۆ بە پەکێکێ و یەپەگێ و پێدێ و ڕۆژ ئاوارە قەپات نەدەکردن ئەس باوەڕ ناکەم نەهاژی قەپاتکردن سەدی سەد لێ مەسرور تشتێکی وسا کرد ئیدی دەوێت دەمێ و پشتی وێ دەمێدا مەدیت یعنی مەلا بەختیار زێدەتر چوو وێ عالیە پەدەکێ دەڤان سێ ڕۆژێن دوماییەدا چه بوو بافێڵ تاالبانی هێزە کۆماندۆ شاندە سەر سازیە چاودێر سازیەکی مەلا بەختیارە کاری ڕەوشەمبیری دکە لێ ئەز وێ ڕاستیەژی ببێژن ژ بۆی دەمێ پێشدا ئەزێ وەرم سەر مەسلەیە ئەخلاقی سەر مەسلەیە پرەنسیپ و سەر مەسلەیە دیموکراسی و مافێ مرۆڤان و پێشێرکردنە ئازادیان لێ بەریاوکو وێ ببێژم ئەز مەجبورم فیت شتێژی ببێژم ئەو سازیە چاودێر خزمەتێکش بۆی ڕەوشەمبیریە نەکرد ڕەوشەمبیریە کوردی سەقەت کرد يعني كادرين فالا كادرين بي إرادة تيوريين براداي ونا أكاديميك إيدي تشتين سوبجكتيف كوم دكرن دا سازية كده أو سازي جي داوية دشكو محركز دزان هركز ددي هنا كادرين نزي ملا بختيار هنا أنجي لبندستي ملا بختيار هاتنا مزن كرن لها لأوروبا هنا بسازيين سيونيستي راك كاردكن يعني از ويرخنا ناكم كو مرو بسازيكي يهوديان راكار بك از دبجم سازيك سيونيستي اكاديميا سيونيستي لاوروبا مخابن كاركي دكا حميد دريان بيشيا مدغري دبج كرد الا غرق ببن دوله غرق تكلين خو بعرب وفارس وتركو نزانم تركمان وسورياني ايزيدي وانت سنه حمي بدن آلیکی یک آلا یک ناس نامه یک نتو یک زمان یک باوری هبه و بریوان لدولته به لگاوکو لریفراندوم ده گاوکو ریفراندوم آوابو کو ولتنی حکومتکی سروک حکومتکی پیش گیری لیده کروی دمیجی نتانیاهو بو او نتانیاهو هنا وی دمیجی لسر دستالات داریه بو 2007 هون دزانن تنی نتانیاهو پیش گیری لیده کرد گاوکو ایدی مسعود بارزاني روشاوي كتا تهلوكي لسدي بينجيويك عردك ولا بندستيوي دابوش دزدا وكيما بو حشد الشعبي فقر يزاخو هولي ريجي
يعني هەگەر خواستەبان ڤەدیگەریان ئەمریکا نەهێلا لێوێ دەمێ مەنەدیت کو نەتەنیاهو لۆبیا سیۆنیستی کارێکی بکێ ji بۆی کوردان سیلاحەکی بدێوان پەرە بدێوان دیپلۆماسیە بکە لە واشنتۆنێ کۆ هەرکەس زانین دیپلۆماسیەوان لۆبیاوە گەلێکی بێزە تشتێک نەکرد تەنێ دەخوازن سەرێ کوردان بخەن بەلایە کوردان بڕبە جینۆسایدێکی ببن نائارامی چێ ببێ و لە ڕۆژهەڵاتە ناویندا هەر کەس بە دەستی کوردان لاواز ببە کوردژی بێن قەتل و عامکردن بێن جینۆسایدکردن بێ ئیعتبارکردن دەوردا مرۆڤ دەکارێ ڕەخنە بکە لەسەر کوردێن کو تێکیلی بە ئەکادیمیە سیۆنیستی داتینم و ئەو ئەکادیمیەژی ئەکادیمیەکی وسایە و ژغینی دەولەتی هەمی ڕێکێندنێ پێشیاتە دەگرێ گاواک و دەولەت ژی نەبوو تە دەبێ ئینتحارێکی سیاسی دەوردا پرسکرێکی ها ئەس نابێژم بلا کورد بۆی دەولەتی کار نەکەن دەبا بلا مەسەلەیە دەولەتێ بە تەمامەن بێ پشت خستن کەسژی دەولەت ناویتی عالیەکی نەهاژی من چەند جاران گوتیا یعنی جەمیل بایەق هەگەر کو بزانن دەولەتێک بەدەستێوی چێ دەبێ ئێرادەیاوی و ئیمکانی هەنە دەولەتێکی چێ بکە دەولەت چ ناکە وڵاتە قڕێران چ ناکە مەزلوم کوبانێ چ ناکە تشتێکی وسان نەڕاستە یانی تشتێکی وسان نەڕاستە لێ ئیمکانێ وێ و دەرفەتێن وێ و جیۆپۆلیتیکا وێ نینە گاواک تو لە سەرڤەیەکێ ئیسرار بکەی سوور ببی تو نەکاری کارێندنێ بکەی گاواک تو نەکاری کارێندنێ بکەی ئیدی تو دەناوبەردا دەمینەی ئەv مەسەلەیەکی ترسناکە لۆ ماژی ئیدی کادرێن کو لە سازین وەلا بەختیار تێن پەروەردەکردن تێن ئاواکردن تێن حتا هەنێک لە هوندر و هەنێک لە دەرڤەنە بە ئەکادیمیەیە ئیسرائیلیان ڕ کار دەکەن و ئەو ئەکادیمیە سیۆنیستی ئەکادیمیەیە عیبری مخابن خاڵێکی وانی نێگەتیڤ ئەوە ji بۆی کوردان ئەv سازیە مەلا بەختیارە و بەریا چوار ڕۆژان وەک من گوت بەریا سێ ڕۆژان هێزێ کۆماندۆ ئێرش کرد سەروی ئەو سازی قەپات کرد حتا خواستن ئێرش بکەن سەر مەلا بەختیارژی نەها گۆتە گۆتێکی پڕپڕ مەزن هەیە زەڵامن مینا مەلا بەختیار کۆمبوونە و لە کو کۆمبوونە لە چاپەم دەناوە چاپەمەنیەن پەدێکەدا بە تایبەتیژی کوردستان 24 یا مەسڕ و بارزانی کۆمبوونە ئێدی ئێرش و حەملەیان دەکەنە سەر یەکێتی دا هەمان دەمێدا حتا کوردێن ئیرانێژی هەرێکی خستن دەورێ مەسەلەن کەسێک یەکێتی دەبێژە کەسێکی نێزی حزبی دیموکراتی کوردستانێک و کەم ئەندامە سست ئەندامە کەم ئەندام بە معنەیە ئەس باوەڕم بە معنەیە وێ دەبێژن و هێش شێوی تەمامەن لە سەرێوینیە نەکارێ بەفکرێ چەند ساڵە لە باشووری کوردستانی خواستیە ڤەگەڕێ ئیرانی یەکێتیژی نێڤبژیوانی کردیە تەزمینات لە ئیرانی وەرگرتیە و ji بۆی مەسەلەیەکی ئینسانی لە گۆڕی قانون و عرف و عادەتێن ناودەوڵەتی ئەو تەسلیمی ئیرانیکردنە ئەو یەکژیکردنە پرۆپاگەندەیەک ئەم ئالیەوی تاری نزانن یعنی بەڕاستیژی ئەو کەسێکی سیاسی بووە بەبێ ئێرادەیەخۆ یەکێتی تەسلیمی ئیرانێ کردە هەگەر کو تشتێکی سابێ بێگومان ئەمێ ڕاخ نەبکەن لێژ بیر نەکەن گەلێک جارنا ئەو تشتانەژی وەک مەسەلەیەکی ئانتی پرۆپاگەندە تێن بەکارانی ئەوژی هەیە ئەم هەیە نزانن سەدی سەد یعنی ئەو مەسەلە دەدەمەکیدا چێ دەبن و هەڵبژاردن هەیە بافێڵ تاالبانی ئەم دیسە ڤەگەڕێن سەر بافێڵ تاالبانی مەجبورن هەنێکی ڤەگەڕێن پشت خۆرا بنەن بافێڵ تاالبانی وەک من گوت پشتی ریفراندۆمێ هەنگاوێن پێنگاوێن پەر استراتیژیەکانی مەسەلەن یەکی کو کەرکوک پاراست نەخواست دەدەما ریفراندۆمێدا کەرکوک ببە حەلەب بافێڵ تاالبانی يعني لاهورجي دوري رولي هبو اللي بافيل طالباني رولي كي بربر مزن هبو يك كونها كركوك جاردن خست يعني واليا تعين كري واليا تعين كري درخستو واليا كي كرد للشوناوي دينا دي سبافيل طالباني اموي او نك يكي كل مخمور دي خست دستي يكي تيوج دستي بدك درخص بافيل طالباني يكي كل موصل دكارنها لوبي تشبكه وجروبك سياسي تشبكه بهنك عربان على دجي محور السني ديسا بافيل طالبانيا يكي كو مسألة بترولا کو جبوی اردوغان را دچو به هرزانی به آوایی نشفاف و پریوی ناکەون خزمەتی گەلێ کوردستانی ناکەون خزمەتی عراقیژی و پرسیەکان چ دیکە ئێکو ئەو مەسەلە ئەو کرد یعنی وسا کرد و دەڕێکە محکمەدا ئەو مەسەلە چارەسەر ببە لە دژی پەدەکێ و لە دژی تورکیای دیسە بافێڵ تاالبانیە بافێڵ تاالبانی دەهەمان دەمێدا لە مەسەلەیە هەڵبژاردن و موچەیاندا ڕۆڵێکی مەزن دیت هرچه قاسی حموجی بناوی نبه لدب دما بافیل طالبانی اب یک چه بون کو ایدی او پرزگری کن کو دما پدکه دا آوا بون نها دور دا روله کی پرپر
مزن دليزه وبريارين كودا بينغافين كودا بينغافين استراتيجيك كرك ام قبول بكن بجا او بافل بخودك انجي كسك لبشتويا او كس لبشتوي كينا بيجو من كس لبشتوينا لكينا ام هيجي نزانن وكاري ماجي بيني ام دبجن دما بافل طلباني دا او تشتانا تنكرن ودما بافل طلباني دا كسكي يكيتيه لكردستان عراقي سروكي بارتيكي بجلي عسكري بهليكوبتر امريكي دچ روج اوا او جي بينغافكي بتشوكني لهم بري محورا تركيا محورا اخوان مسلمين محورا القاعده يعني فانا مروف حميان كوميسر هف بك براسي بينغافن بر استراتيجيك تن افيتن ليدا همان دمدان مروف دكاره ببجه يكيتي تماما بخي خزمتا مالباتا طالبان يعني او الغام او مينا كو بدك بريج بي بارتيان داتينا دخواس همي بارتي ببن بارتيان مالباتي ووسا حيز دكرت كو هاگر كو ببن بارتيان مالباتي نكارن لهم بري بدكيرا وك مؤسسة وك انستيتوت وك سازي كار بكن يعني وك بارتي كو سازيكا وك برلمان كو سازية وك حكومة كو سازية نكارن كار بكن وك مالبات كار دكن لي او حمي مالباتن بچوكن مالباتي هري مزن لكردستاني لغوري بدكي مالباتا بارزانية وقت مسعود بارزاني دبجه هزار ظلاميوان هي وطريقة نقش بندي دستيوان دايو سروكات يعويد كان هون دزانن بشتي شهيد بنا عبيد الله النهري او طريقة دكا ودستي بارزاني عندها حتى كونها وطريقتك طريقتك هري سياسية لكردستاني ولرشراتا نافيندا او طريقتنا لتركيا بعافايا كي جا افايان لسرد الصلاة دارية لو ماجي هاجركو باكاكو يكيتي وغوران وسوسياليست وفلان وبيان ببن بارتيا مالباتي لگوری فکراندنە پەدەکێ باندۆرێک ناکە قازان جێوی هێژ بووی پەدەکە ماڵبات بوو ناخۆ مەشروع دکە دزانن ئەس چ دەبێژن لۆما ئیدی تشتێکی وسا کرد لێ مرۆڤ لێ دەنەڕێ حتا کوونەها وەکی کوبێژی هێزێک هەیە دەخوازە ئەو مینا پەدەکێ بە پەدەکێ ڕابتەقینە ئەو مینا پەدەکێ بە پەدەکێ ڕابتەقینە کو ماڵباتێک چێ دەبە ڕاستە و سەرۆکێوی یاکو ئەم دەبینن بافێڵ تاالبانیا لە هێزێک لە پشتوی هەیە ئەو هێز بڕیارێ پر استراتیژیک دەدا لە بەرژەوەندیا یەکێتیە و یەکێتیە تەمامەن پاقش دکە ئینسانن کەون ئێکو دەبێژن ئەم شۆڕژگەر بوون کە لەکی مامجرال مە بڕنەوە سەداویت مە قلێش و سەداویت مە بەڕویانژی شەڕ دەکرد مە کەڤژی داویتن عسکر ئەو تشتانە یا قڕش پەرە ناکرد ئەو هەمی بوونە حەکەیاتێک ماڵباتێک هەیە دوو زارۆک هەنە کو ئەتشتانە نزانن و دەخوازن یەکێتی هەمێ بخەن بن کۆنتڕۆلا خۆ هێدی ئەوێن کەڤن کو بە تایبەتیژی یەن کو تلیەکیوان کەتیە پەدەکێدا بە هەر ئاوایەکی دەبە وانە هێدی ژکار دوور دەخەن ئەیە هەری داویێژی مەلا بەختیار کام وەرن سەر مەسەلیا کورتاسی وەرن سەر مەسەلیا مافی مرۆڤن و مافی چاپەمەنی ئازادی مەسەلیا حقوق بێگومان تشتێک بافێ تاالبانی دکە دەوی واریدا سەدی سەد نەڕاستە نەڕاستە یعنی کاک بافێر لە سلێمانیەدا محکەمە دەستی تدایە پۆلیس دەستی تدایە یەکێتیژی دەستی تدایە هەگەر تو دەبێژی سازیات چاودێر سازیا ڕەوشەمبیری یا چاودێر یا مەلا بەختیار بە پەرەیە یەکێتی هاتی ئاواکردن و گەرەک خزمەتێ پەدەکێنە کاتە دەما هەڵبژاردنێ ئانژی لە گۆریوە جاسوستیەنەکە تەمام محکەمە هەیە پۆلیس هەیە حتا محکەمەیە حیزبی هەیە یعنی لەناوە یەکێتیەوە مەکتە پۆلیت بیرۆ دەکاری بڕیار بدە کاکە ما ئەو عرزداتە ما ئەو پەرەداتە تو لە هەرێما سلێمانی ئەو کارتەکەی ئەو لە بەرژەوەندی مەدانینە ئەموان شتانەش دەستێت دەردەخن حتا ئەم قەدەغە دەکەن تشتێکی وسە ناکە بەردەوام دەچێت هێزێکی کۆماندۆ دشینە سەروان کون ئالیەکی وانی حقوقی نینە ئەو بەرێژی وساکرد ئاغایەک هەبوو تەجاوزکار بوو ڕاستە قاچاقچی بوو ئیدی مافیا بوو مرۆڤ دەکارە بێژە لێ بافێڵ تاالبانی لە شووناک و پۆلیس بشینە محکەمە بشینە سری لە دادگایە بدە جارێکی هێزێکی قۆماندۆ دشینێ دەکەون پێوی ئەو مێرێک دڕەفە خانیاوی 40 کیلۆ دینامێت و TNT خستن نافدا و خانی قەسرێوی هەمی تەقاندن پارچە کرد ئەو خانیژی بە پەرەیە دزیە میلەت هاتیەکردن چمە دەتەقینی بکە مۆزەخانە بلا دزێن هەمی کوردان جێ بترسێن یعنی گەلۆ ئێک و دزیە دەکاتەنێ ئەوە دەناوەیەکێتیدا کەسێندنێ نینە خبرێوەژێنینە ئەو تانکەرێن نفتێک و لە هەرێماوە دەچن ئیرانی دەچن تورکیا و لەوەر پترۆلی کوردان بە قاچاق دەبن ئەفغانستان و پاکستانی ئەو یەکینە یعنی ئەو یەکینە مرۆڤ دەکارێ ئەوانە ببێژی یا دنێژی یعنی قەدەغەکردنا پارتێکی قەدەغەکردنا ڕۆژنامەیەکی قەدەغەکردنا سازیەکی کو بەدلێ مەژی نەبێ و لە گۆڕی ما حتا
ئەم بێژن وەک من گوت یعنی سازیەکی خزمەتی کوردان ژینەکە دەدەستێ لۆبیا سیۆنیزجی دابە مرۆڤ نەکارێ وسا بە هاسانی قەدەغە بکە و دەریەوی قفڵ بکە یعنی تشتێک و ئەردۆغان دکات توژی دکەی و ئەردۆغان دخوازە وێ کولتورێ بخێناو عراقێژی پەدەکەژی ئەو کولتور تێدا هەبوو سەرۆکی پەرلەمانتۆی هاوی دەربە دەریەوی قەپات کرد گاواکو بەرهەم ساڵا سەرۆک وەزیر بوو حەقەوی هەبوو حتى 2 ساڵ حەقەوی خوارن 2 ساڵان کردن سەرۆک وەزیر لێ کلیلە دەریاوی دەدەستی نێچیروان داوو دیسە نێچیروان بارزانیژی پۆستەکیوی حکومی نەبوو یعنی تشتێک و هون دکەن چ جودابووناوی بە کولتورە پەدەکێڕایە بە کولتورە ئەردۆغان ڕایە دەوردا مرۆڤ بێگومان دکارە ڕاخ نەبکە لێ وەک من گوت ئەو یەک بە تەنێ خۆ مرۆڤ نەکارە ڕاخ نەبکە ئالیەکی سیاسی و ئالیەکی استراتیژی هەیە و ئالیەکی پاشخانێ نوی حتا ئیستیخباراتیژی هەن مرۆڤگەرەك هەمیان وانە بینە بەرهەف و لە کوردستان و لە ڕۆژهەڵاتە ناویندا من بەرێ داگوتیە پارتیان سیاسی پرزگەکێکی ماکو بە پارتیان سیاسی ڕاهەبێ پارتیان سیاسی یا ڕۆژهەڵاتە ناوین کولتورەوەن کولتورێکی خراپە کولتورە خوێنەیە کولتورە چەکە کولتورە هێزە و ئەو کولتورە هێز لە پێشیا چارەسەرکردنا پرزگرێکان بە ئاوایەکی ئاشتی و دیالۆگ دەبە چارەسەر لۆ ماژی هەمی پارتیان و چەک دەستیاواندایە ئەندامی خۆ کوشتنە هەواڵی خۆ کوشتنە دۆستی خۆ کوشتنە یعنی هەواڵێک و حتا دوو بەتەڕا بووە لە سنگەرێکی شار کردە بەتەڕا ئاف بخواری خوارن خواریە بەتەڕا لە بن بەتانیەکی لە بن چادرێکی دەڕازایە تو ئیرۆ تی وی دیکەی سیخۆر 1001 سیناریۆ و درەوان ژێرا دەبینی و وی دیکوژی کیژان پارتیان چەکدار ئەفکار نەکردە ژمرا بێژن یەک پارتیان هەرچ هەمی کوردستانی ببین حتا پارتیان ڕۆژهەڵاتە ناوین یەک و چەک دەستێواندایە میناکی ژمرا بێژن کیژان نەکردی هەمیان ئەو یەک کردە لۆما ئەو کولتور ژورتێ ئەو کولتور محکومە ئەو کولتور نەڕاستە لێ خویا دەکا لە ڕۆژهەڵاتە ناوین و لە کوردستانیدا تەنێ ئەو کولتور کار دکە ئەو کولتور کار دکە ڕەوشنبیری و عەقڵی سەلیم و ئیدی مەسەلەی حقوقی قانونی پڕ کار ناکەن لۆ ماژی مەسەلە بەوی ڕەنگی دەبە و ئاڤیەک هەموو لە ڕۆژێن هەڵبژارتنێدا و بیستێ مەها ده divê bêkirin zêdetir xwe derdixin holê û piştî helbijartinê jî Allah rehîm ka çê dibe cardin şerê navxwî çê dibe guhirtinek çê dibe hêz çawa dikarin hîle bikin çawa dikarin çek bixin dewrê heta ez hêvîdarim eger beriya helbijartinê birastî jî hemî hêz daxwaz bikin hêzekî polîsên Iraqî bê Kurdistanê دەبکو گەرە کەس بێژن تو چۆ هێزی دژمنتینی کوردستان کاکو هێزێکی عراقی هێزێکی پۆلیسی عراقی نەوێ کوردستانی احتیمالە دە ڕۆژن هەڵبژاردنێ یەکێتی پەدەکە چەک ژە هەفتە بکشین ئەزنها زۆرا بێژن چەک ژە هەفتە بکشین و هەفتە بکوژن یعنی کاغەت دێن و مۆر لەسەر هاتیەکردن و دەنگ هاتیەداین ئەو کاغەت نەت لە سوونا مۆر خوین لەسەر vê کاغەدێ بێڕژاندن و بێگومان ئەوژی مەسەلەیەکی پڕ ترسناکە و مەسەلەیەکە کو ئەم ji dinyaya rawê demê dibêjin kako em kêrî mesele demokrasî û maf û hikûmet û xwe îdarekirinê nayên em eşîretin li bin çadiranin êdî em kêrî vê medeniyetê nayên û bila li tu derê hikûmetekî pêşketî xwaziya Kurdî nebe têvê wataye ji bo 2 kursiyan ji bo 3 kursiyan ew ê wisa bikin loma jî birastî ez hêvîdarim beriya هەڵبژاردنê پۆلیسên عراقی بێن بنگehên دەنگدانê بپارێزن سندوقان بپارێزن و ڕێکێ لە پێشیا شەڕێکی ناوخۆیی بگرن بەڕاستی احتیمالە vêyekê jî heye ez naxwazim zêdetir ev yek dirêj bikim em ê dîsan li bernameyên demê pêşda bi hev rabin kesên ku heta niha li me nerîn û di demê pêşda li vê bernameyê dinerin گۆدار dikin û kesên ku layik dikin komentan dinivîsin pirsyaran dikin bi taybetî jî kesên ku wê programê li ser YouTubeê şêr dikin parve dikin li ser YouTubeê ji bo ku ez li ciyekî dinê qet weşan nakim ez li Facebook û Twitter û Instagram û tiştên wisa qet weşan nakim tastin li ser YouTube weşan dikim li kerema xwe hewl bidin parve bikin em dê dîsan demê pêş bi bernameyên cudatir yên zengîn bi hev rabin û bi taybetî jî hinek bernameyên stratejîk dest min dane ez demeka kar ji bo wê dikim meseleya çima çînên Kurd
چینێکی وەقاسی بە پرزگریەکە چینە ژۆر ها چینە ژۆر یا کوردان چما وقاسی بە پرزگریەکە گاواکو ئەم شێخ ڕەخ نەدەکەن ئەم دەخوازن چ ببێژن گاواکو ئەم نەقشبەندێتی و قادری ڕەخ نەدەکەن کو دوو طریقەتن هەری مەزنن لە کوردستانە و هەردوو طریقەتی سیاسینە ئەم دەخوازن چ ببێژن و باندۆراوان لەسەر دیرۆکێ چوا بووە و دەستێوان دەناوە دەوڵەتە تورکیا بە تایبەتی و محوەرە سنی چ قاسی بەهێزە و ئەو چوا دەما عەبدولحەمیدی دووەمیندا وەرد چەرخێ ji بۆی حەمیدی ئاڵایی و قەتل عامی ئەرمەنیانجی پێ دەکەن و پشترا قەتل عامی کوردانجی پێ دەکەن و پشترا دەناوە حەمیدێن ئاڵاییدا گروپەک دەردەکەون سەرهەڵدانان دەکەن لە هەمبەری دەوڵەتە تورکیایە و ئەو یەک وەک خەباتێ نەتەوەی دفرۆشن دیرۆکامە گەرێک مرۆڤ لە سەرڤەیەکی هەنێک بەرنامەیەن ئۆبجەکتیڤ ئاوا بکە بە کورتاسی ئەس دەخوازم وسا بێژم هەگەر کو پرسیاری وان نەها نەبن پرسیاری خوا دەکارن هەر گاڤێکی لێ وەک پرسیار بنویسن بە کوردێکی باش بنویسن و نیشانە پرسیار کەلەکێوی دابنێن ئەس دێ بەرسیفاو بدەم دەم باش سلااو و ڕێز دەمێکی خۆش شوارە یا خۆشنەوە